سڵاوتان لێبێت مایکی پەیامی ئەم جارە تەوەرەکەی لەسەر هۆکاری و نیگەرانی هاوڵاتیان لە پێکنێنانی کابینەی نوێی حکوومەت بە لە هەمان کاتیشدا نیگەرانیان لەوەی کە پەرلەمانتاران سەرای ئەوەی یەک ڕۆژ داوامیان نەکردو بەڵام بەردەوام موچە وەردەگرن و پارێکی زەبەلاحیش وەردەگرن و لە کۆتاییشدا لیان دەپرسم کە تا چەند هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەری و لاپەسەندەوە تایبەتی لە دوایین هەڵوێستاکە یەکێک لە کاندیدە دەرچووەکانی لە بەغدا سکاڵای لەو پەرلەمانتاران نەگرت کە موچەیان وەرگدۆ بەبێ کاروە لە هەمان کاتیشتان لە پێک نەهێنانی کابینەی نوێ بزانین هاوڵاتیان لە سەر کۆی ئەم بابەتانە چ پەیامێکیانەیە و لەگەڵماندا شت زۆر وتراوە یعنی ئەوەی کەمێنەوە لەوانێت دووبارە و دەبارە سەڵبارەش بوو پەیامی تۆ چییە لەم کە 200 ڕۆژە ئەوە تقریبا نزیکەی حەومانگە حەومانگە موچەی پەرلەمانتاری وەرەگیری و ئەندامانی پەرلەمانی کوردستان کە چی ڕۆژ داوامیان نەکرد و تا ئێستا سەرۆکی پەرلەمان دیاری نەکراوە من خۆم موچەخۆرم خۆم لە سەحە موچەخۆری سەحە ئەو چەند ڕۆژەوە 12 چەندە دواکەوتووە یعنی چی بڵێ من ئەوان وەرێک نێمەوەری ناگرین یا ئێمە وەریگرنەوان وەری ناگرن تۆ قەزێ ئەوان تقریبا لەم حەومانگە هیچ نەبێت 4 موچیان وەرگرتەوە 5 موچیان وەرگرتەوە نییە تقریبا حەومان وەکومان 200 ڕۆژێکە ئەم 5 موچەیە لە بەرامبەر چاوەریان گرتەوە خۆوان یەک ڕۆژ داوامیان نەکردەوە نییە لە بەرامبەر وەڵی پێ بڵم چیترەوە چارەسەر هەیە بۆەوە سەکردن چارێکات سەکردن چاری ناکە هەنوە چی بڵێم هەچ نەڵی باشتر کۆمەڵ یارگەری سکاڵای کردو داواکە هەم ئەو پارەیە بگەڕێنرێتەوە هەمیش پەرلەمان پەک بخرێ بە یەک جاری بۆەوەی کە پارە لەسەر حسابی داوام نەکردن نەخورێت هێشتێکی باشە بەڵام ئاکرێت بە قسەیانەکەن ئەکرێت دەشتا کۆمەڵی دادگەری داوای کردو بەزان تەنفیزەکرێ شتا خەڵکیش پێی خۆشە خەڵک پێی خۆشە موچەخۆر پێی خۆشە و مانگێ موچەکەی خۆی لە کاتی خۆی وەرگێ بەسکە وەری ناگرێ مەسەوای لێ هاتووە ئەبوو ئەم شتا لە ئەوەڵ موچەکە نەدرا لە یەکەم موچە و موچەخۆران و خەڵکی کوردستان قبوڵی نەکردایە کە قبول کرا چەند مانگێک بە سەرات هێپەڕی تەواوی تر بە تەمای چابوونیمە بە هەر ئاوا بێت ینی پێت وایە هەم ئەوەی کە موچەتان نادرێتی هەم بەشێکی دیکەش بە ناوی جیاجیاوە پارەیەکی زۆر و زەبەلا حەبا بۆ خۆی عافێتیان بێ کە خەڵک قبولێکە عافێتیان بێ خەڵک قبولێکە کاک ئەوە خەڵک داوامی موچە نادرێ خەڵک داوامی خۆی کایترمانایە من قبولمەکە من داوامی خۆم کەم قبولمە هەفتەی 4 ڕۆژی داوامەکەم کەواتە من قبولمە ئەی بۆ وەری نەگرن بە عافێتیان بێ ئەگەرێتەوە بۆ ئەم بێ ئیشی و بێ کەسابەتی ئەمڕۆ کە خەڵکی کەوتووە کەس زەوقی نەماوە کەس تاقەتی نییە کەس هیچ حوسەڵەیەکی نییە لەگەڵ ئەوەشتا ئیش و کارەکە نەماوەتە خەڵکیش بێزار بوو ترەوە کارەکانی ئەوەیە لەوە دروست باشە پێم خۆشە باسی بابەتێ بکەینەوە 200 ڕۆژە تقریبا حکومەت پێک نهاتووە پەرلەمانتارانیش موچەی خۆیان وەرەگرن لە کاتێکا هیچ ڕۆژی داوامیان نەکرد باشە میلەت بڵێ چی هیچی بۆ ناگرێت ئیلا پەرلەمانتارەکانە مەحاجوقان وەرەگرن و ئێمەش بە تاسحی دەسێەوە میلەت بڵێ چی بۆتە قوربانی قوربانی هیچ شتێکمان بۆ ناگرێت باشە کۆمەڵی دادگەری و خودی پەرلەمان کاندیدە دەرچووەکەی مامۆستا عومەر گوڵپی لە بەغدا سکاڵای کردو و داواکە ئەو موچەی کە پەرلەمانتاران لە ماوەریان کردەوە بیگەڕێنەوە لەبەرەوەی ئەڵێ شایستیان نییە چکە هیچ ڕۆژێ داوامیان نەکردەوە سەرۆکی پەرلەمان دیاری نەکراوە حکومەت پێک نهاتووە پارە چۆنە بێ وەرگرت وەڵای وان نەزانم من معلوماتم نییە لەسەریان هیچ معلوماتێکم نییە و ئەو پارەیە بێ وەربگرێت وەڵای حەقت نابێ وەریگرن بەس کە لەگەڵ حکومەت هاڵێکی هیچی بۆ ناکرێت حکومەتە قسەی لەگەڵا ناکرێت وەڵی میلەت فەقیرە هیچی بۆ ناکرێت بیشێکی جواب بنانە چێ جواب بدات بۆ جەنابەت ئەگەر موچە خۆربی ئەم مانگە 12 ڕۆژیشی دواکەوتووە دوارکەوتۆ چار نییە ئەژین هەر بەرکو لە مەرجێژین ئەی بەرپرسان چۆن ڕژیت وەڵا ئەوە خۆ دەزانی زۆر لە من باش دەزانی ئەو خەڵکە کۆ بە دەسێتەوە
وڵی بڵێمتی داواکارم لەخوای گەورە هەردوو لاکارەکەی خاتی و ئینشاءڵڵا بە زووتریکان پێک دێت. ئەوە تقریبان 6 مانگە پێک نهاتوە تقریبان مانگی 10 هەڵبژات نەگەکرا. بەڵام موچە هەرە درێ بە پەرلەمانتارەکان یەک ڕۆژی داوامیان نەکردووە مە بەڕەوا بینی نەوەڵا بەڕەوای نابینم بەس ئینشاءڵڵا بە ئێمەژە درێ و حەلی دەبێت ئینشاءڵڵا. کۆمەڵی دادگەری سکاڵای کردو کەڵێ و موچانی لە ماوەرگیراونی پەرلەمانتارەکانی بگەڕێتەوە بۆ خەڵک چێڵی لەسەر بابەتە زۆر شتێکی باشە زۆر شتێکی چاکە بگەڕێتەوە خەڵک ئەندام پەرلەمانەکان. پێت وایە لە ئێستادا خەڵک قوربانیە و بەرپرسان ئیمتیازە کاتومەرەگرنەوەی خێر و بێری وڵاتی بن بخۆیان هەروەڵا پێم وایە بەس لەو لاژ لە بەغاشەوە قەدرێکی زۆر گەورەیە لە کوردەکەن و بەغداش پارە نانێرێ بۆمان دوولایەنەیە دوولایەنەیە هەرەمان نین ئەمان بە موو شتێک موافقەتیان لەگەڵ عێراقا کردووە و بەس عێراق ڕێک ناکەوێت لەگەڵ یانە. جەناب موچەخۆری وەرحەمدوللا عەلاقە بەدەستێ بەرەو ماڵە ڕۆیتەوە. باسێکی ئەوم بۆ بکە چەندێکە موچە وەرنەگرتووە تا چەندەمە کاریگەری لەسەر معانای جەناب دروست وەڵا هەیەی بەجە بێیتر لەگەڵ یا بڕۆین لەبەرەوەی خۆ خەتای ئەرەمان نییە خەتای عێراقیشە خەتای عێراقیشە. پەرلەمانتاری کورد هەیە داوام ناکات و موچە وەرەگرێ ئێوە داوامی شەکەن و موچەکان نییە ڕاستە وایە بەس کە پەرلەمان یێرش بڕوا ناکەم موچە وەرگرن ئەگەر سێ چوار موچەشی وەرگرتی بێ باوای دانی با بڵێوەکو خەڵک شوەری کردووە ڕەوایە کە داوامیان نەکردویت ناوەڵا هیچ ڕەوایەکی تیانە گەور داوامیان نەکرد بێ. سەرۆکی پەرلەمان دیاری نەکراوە نە جێگر و نە سکرتێر و نە کۆ بنەوە ئیتر داوام لە کۆک نە لیژنە پێکاتوو ئێوان نییە هینەر بڵێنسی وەڵا بەس لەم هەرێمی کوردستان ئەم شانەشە بێ ها هەرە بێ هەروەڵا چۆن شتیوان نابێ هەرە بێ 200 ڕۆژە حکومەت پێک نهاتووە چیڵی لەسەر بابەت وەرە هەر پێک بێ پێک نەبێ چی لە مۆزوع گۆڕێ ناگۆڕێ چی لە مۆزوع هەر بە خۆیەتی تاوە ومێد نییە ناوەڵا باشەوە تقریبا 6 مانگە موچە وەرەگیری لەیان پەرلەمانتارەکانەوە نە سەرۆکی پەرلەمانی و نە جێگرێ و نە سکرتێری و نە لیژنەکان پێکاتنەوە ئەمانە پارە لەسەر چی وەرەگرن وەڵای کەس نازانێ ڕاستە ڕەوایە و پارە وەرگرتنە ناوەڵایکە ئیشنەکەی ڕەوایە ئێستا تۆ ئیشنەکەی من پارەمە ڕەوایە وایە باشە عومەر گوڵپی مامۆستا عومەر گوڵپی بە دوێنێتی کۆمەڵی دادگەری سکاڵای کردووە لە بەغدا داوای گەڕانەوەی ئەو موچانەکە داوای تەنانە دووبارەکردنەوەی هەڵبژاردن زۆر بابەتی دیکە تا چەند لەگەڵەوەی کە ئەو بڕیارانە جێبەجێ بکرێت لە بەغداوە ئەزانجی بەغداد جێبەجێ ناکات ئەبێ کورد یەکدەنگ بێ هەمووی بێتەوە کوردستان ئەو سا جێبەجێکرێ ئێمە یەکگرتوونین کورد ناوەڵا یەگرتوونی یەگرتووی چی یەگرتووی چی لە چ شتێکە یەگرتوو بووین لە چ شتێکە یەگرتوو بووین دۆخی خەڵک لەگەڵ ئەم دواکەوتنی موچە و بێباکی حکومەت و پێکدەینانی حکومەتە چۆنە وڵاخرا بەبێ بازارێکەمە پرسە لە هەموو شوێنە لە دوکانارەوەڵی کورە لە حەماڵێکەوە بگرە حتاک و بازرگانێ ئیکە پارە نەبێت کە مەشت نەگرم تۆ نێگەڕی پارە لەشوە جرجم و جوڵەکەەوە نییە پارە بێ موچە بێت تۆ ئیسفاداگەن من ئیشمەیە ئەو ئیشیە ئەو ئیشیە هەمووی ڕەتی بەیەکەوەیە ئێستا دۆخێ دروست بۆ ینی کەڵێ کەس خۆزگەی پێ ناخوازێت ناوەڵا خراپتریژە بێت بەمەش ڕازی نەگەر بیڵن ئەوڵەن ئاویش لە دوکانە نەماوە سبێنێ گەرما دەست پێگات تەنکەریەوە بە 25,000 بۆ پاڵ ئیم ساڵ بە ساڵدا نایکڕی تۆ با دوو مانگتی گەرما بێ ئەوە سەدەکان ئاویتیان نەماوە ئەجا قەیرانی ئاویژێتە پەنایەم قەیرانانیکە خەڵک خۆزگە بە بێ موچەیەکە ئاخوازێ دوو مانگتر با گەرما بکە بە ئاو دەست نەکەوێ ئەو وەختە خەڵک خۆزگە بە بێ موچەیەکە ئاخوا شەڕا بە هیوای ئەوەی کە کارێکی باشکەن و کارێکی وا بگەن کە لەگەڵ خەڵکا بگون ژیان و یعنی کارێکی بەرەو پێشونکەن لە ژیانی خەڵکا کارێک نەکەن کە لە بەرژەوەندی ژیانی خۆیان و مەسول و دەوڵەمەندەکانە بڕیاری ژیانی خۆیان خۆشکەن یعنی لە پێناوچینی فەقیر و هەژارا بێ وەکو جەناب باسکرێژ لەبەر بەژەوەندی خۆیان نەبێ بەڵامەوە 5-6 مانگە یەک ڕۆژداوامیان نەکرد و پەرلەمانتارەکانی بەردەوام موچەی زەبەلاح وەرەگرن ئەمە بە دروست دەزانی ناوەڵا بە هیچ شێوەیە هیچ دروست نییە و ئەو پەڕی زۆر گوناحیشە کۆمەڵی دادگەری و خودی مامۆستا عومەر گوڵپی لە بەغداوە سکاڵای تۆمان کردو لە جیوەرگرتنی و موچانە و پێکنێنانی حکومەت و ئەوە تا چەند پاڵپشتی هەڵوێستر دەستی خۆش بێ ئیشێکی باشەکە پاڵپشتێکەم و دەستی خۆش بێ ملێرەوە پشگیری ئەەکەم چکە کابراکە دەوام ناکە کە ئەم هەموو خەڵکە ڕەش ڕوتە هەیە هەمووی ڕاکە ڕاکێتی بۆ 2 دینار بۆ پایکردنی بژێوی ژیانی خۆی
ناگا بە هیچ بەس ئەمیش لەم لاوە نەدەوامەکە نە هیچ شتێک لە خۆی مەعاش وەرەگرێ و هیچ بۆ خەڵکیش ناگەن یعنی تۆ خۆ بە شتێکی باش زانی بە هیچ شێوەیەک باش ئەوەتان نە سەرۆکی پەرلەمان هەیە نە جێگن نە سکرتێر نە لیژنەکانی تر دەوامی چیەکەن دەوام نییە ئەسڵە داوام نییە ینی دت کە داوام نەکەن ینی هەر لە زیاوەیە لە زیاوە ئەم مەعاش شتە وەرەگرن وانە کەواتە ئەو هەڵوێستی مامۆستا عومەر کە داوای گەڕانەوەی ئەو پارانەکە بە دروست دەزانین بەڵێ چکە ملکی خەڵکە ملکی گشتیە ملکی ئەو خەڵکانەیە کە لەم کوردستانە ئاژین ئەی ملکی چەند کەسێک نییە کە بە خۆیانی خۆڕەکەن و نەدەوامکە نە هیچ شتێک نەیش هەوڵێ بۆ خەڵک بن تەنها لە پێناو بەرژەوەندێت تا کەسەکانی خۆیانە هەوڵێن ئەوە بە هیچ شێوەیەک ڕێت ناچێ و زۆر گوناحیشە سلام علیکم باشە سکوێر ئەوە 200 ڕۆژەم حکومەت پێک نهاتوە چیڵی لەسەری حکومەت پێک نەهاتووە وەڵی تر هەمووی ناکۆکی و ناتەبایی بینی خۆیانەوە مەسلحەتی خۆیان مەسلحەتی خۆیان لەم ماوەشە پەرلەمانتار موچەی بەردەوامی وەرگرتووە لە کاتێکا نە سەرۆکی پەرلەمانێ نە جێگرێ نە سکرتێرەیە نە لیژنە هەیە ئەم پارەیان لە بەرامبەر چیا وەرگرتووە قوربانە و پارە ئەگەر ڕاستی بیە حرام حرام ئەراڵات چونکە وەکو حەقی خۆی چۆن کرێکاریەکەی ئەگەر چۆن کرێکاریەکەی ئەگەر ئیشەکە تەواو کرد بە ناچڵ کرد پارەکە وەرگری حرامە ئەویش عینە شت وایە کۆمەڵی دادگەری سکاڵای کردووەڵێ بێ و پارانە بگەڕێنرێتەوە لەبەرەوەی حەقی خۆیەتی حەقی خۆیەتی ئاراوە پێت وایە ئەم مامەڵەیە ئەم بۆ هەندێک ڕژان و بۆ هەندێک وەکۆڵێ هەندێک پڕ و هەندێک قڕا لە ئەنجامی ئەم دۆخەیە کە نایاسایی سەروەرە نایاسایی و هێزی چەک باڵا دەستە بۆی ئەم دۆخاوە قوربان بە تاکید وایە خوازانە چەندی وەرگی 15 وەرگری 20 وەرگری تامانە دانیشن و لەو لاڵە خەتای بەغای ئەمەڵە خەتای هەرێمەوە کەس نازان خەتای کامیانە قوربانیەکە ئێوەن قوربانیەکە ئێمە هەرەوەڵا جەناب بوواڵە لەو لاشۆ پەرلەمانتاران یەک ڕۆژ داوامیان نەکردووە و موچەی خۆشیان وەرەگری هەرێم نە سەرۆکێ و نە جێگرێ و نە سکرتێر و نە لیژنەکان پێکهاتوون کێشانی لە بەغا معاشی خۆیان وەرەگرن ئەمانەی هەرێمیش یەک ڕۆژ داوامیان نەکردو موچە وەرەگرن ئەمانەی هەرێمێش یەک ڕۆژ تۆڵی داوام ناکەن معاشی خۆیان وەرەگرن لە بەغاو بەبێکی سەرێشە لە هەرێمی کوردستان لەگەڵ ئێوە وەرەگرن بەڵام ئەو وەرگرتنە ڕەوایە کە هیچ داوام ناکەن ناوەڵە ناوەڵای ماوەتە داوامەکەین شەو ڕۆژ داوامەکەین و بێ معاشیش ئەمە ڕەوایە ئەوان ئاوا موچە وەرگرن کە داوام ناکەن ناوەڵا ڕەوا دیکوە ڕەوان کامێ گەڕا بۆ ئەویان لێ ناکردین کۆمەڵی دادگەری داوای گەڕانەوەی ئەو پارانەکە کە بە شێوەی موچە دراوە پەرلەمانتاران و بۆ تەنانەت هەڵۆشانەوەی ئەم وەفدانش کە بۆ پێکێنانی حکوومەت دەڵێ ماوەیان بەسەر شۆ تەنها بوو چێڵی لەسەر و هەڵوێستە والله حکوومەتە تەواو بتر هەڵوەشە تۆ باشتر تەواو انتخاباتی کتر بکرێتەوە تۆتانە 6 معاشی خەپەوتاوە ینی پشتگیری و مووقیفەکەیت بەڵێ وەڵا پشتگیری مووقیفاکە والله ئینشەڵا پێگیرێت بۆچی پێکەنی والله تو بۆچی پێ قابلە پێکەنی هەرتیا بێ شەشەی نیە ئەم وەزە پێکەنی نێوێ ها وەرە ئێوێ و پێکەنی شێوێ کۆرە هەموو شتێ شێوێ باشە پەرلەمانتاران موچەی خۆیان هەر وەرەگرن لە کاتێکای ڕۆژی داوام ناکەن ئەمە ڕەوایە نایز ڕەوانیە ئەوە هەر گوناحیشەوە تۆ ئەو کەسە سەمن بۆچی تۆ هەڵەبژێرم بۆی کاری ئەو میلەتە بەڕێکەی کاری ئەو خەڵکە بەڕێکەیت هەر بۆ نێسە منێشێگە ئیشی بۆ ئەەکەم کە پارەمایەتێ بە ئیشی بۆ بکەم ئەبێ پڕاوپڕی ئەو پارە ئیشی بۆ بکەم خۆمی بۆ هیلاکەم ناکرێن من هەڵیشم بژێریت و بەڵام ئیتە هەرەوە نەچوومە شوێنەکەی خۆم ئاگام لە تۆ نەمێنێ کۆمەڵی دادگەری ساڵێ بێ و موچانە بگەڕێتەوە بێ دووبارە هەڵبژاردن بکرێتەوە جناب تا چ لەگەڵ ئەو مووقیفای والله ئەو موچانە خۆی حەقی خۆیانەکە بگەڕێتەوە حەقی خۆیەتی ئینسانە بگەڕێتەوە دەبەرەی کاری کردووە ئیشی کردووە
بەڵام ئەو پەرلەمانتارانی کاریان نەکردۆبێ و پارانە بگەڕێنەوە بۆ حکومەتوانیە تۆ کە ئیش نەکردو پاری چی وەرەگری ناخۆی کە ئیش نەکرد بێت هەر ڕەوانیە وەریگریت هەر نەک ئەو موچەیەش هەر هەچ کەس ئیشی خۆی نەکات لە هەر شوێنێکا بێت ڕەوانیە وەریگرێت من بۆ چیش بۆ تۆ کەم لەوەری پارەوە کە ئیشم بۆ تۆ نەکەیتر هیچ دروست نییە وەریگیرێت کەواتەمە بە هەموو شوێ ناڕەوایە ناڕەوایە خۆی هەر لە ڕوانگەی دینی شەوانەیە هەر گونجاو نییە مانگوێ لەنە دین و ئەوە شانە پێت وایە هیچەوەیان هیچەوە ئاشکە گوێ لەوە بگرێت ئەوە ناکات ئەمانە گوێ ناگرن بۆیە واکەن کورد تەبعان گوێ ناگرن حکومەت پێک نهاتەوە چێڵی لەسەریەوە ئاگی وادارم ئینشاڵڵا زوو پێک بێت چونکە بۆ فەقیر و هەژار زۆر باشە سێ حاڵێن بازار وەستاوە ئێمە خۆمان حەماڵین لە بازار حەماڵیەکەین بە حکمی ئەوەی کە ئەم دۆلارە نزم بۆ تۆ بەس باریەت جملە فرۆشەکان بە مەجبورن شت بێنن بەڵام شت ناچێتە دەرەوە حەچی مەغزەنە پڕ بووە حەچی مەغزەنە پڕ بووە و معاشیش نییە و ئیش نییە لە بازارە بەڵام پەرلەمانتارانی کوردستان یەک ڕۆژ داوامیان نەکردو و موچەش وەرەگرن پێت وایە موچە حەڵال بێ ناوەڵا حرامە چونکە ئەوان بە پەنجەمۆری میلە چۆتە ئەویە کە ئەو بە پەنجەمۆلی میلە چۆتە بێ ڕازگۆ بێ کە ڕازگۆ نەبێ حرامە کۆمەڵی دادگەری سکاڵای کردوڵێ بێ و پارانە بگەڕێتەوەەوە هەژبێت دووبارە هەڵبژاردن بکرێتەوە تا چەند سەپۆرت و پشتیوانی ئەو بڕیارەکەی وەڵام من پشتیوانی یەکەم چونکە سپاس بۆ خار خۆشم سەوتم بە کۆمەڵ داوە ڕاستیەکەی بە ساغی چاو هەداری مامۆستا عومەر گوڵپی لە بەغداد بوو لە بەغداد بوو و سکاڵاشی تۆمار کردو و دەڵێ و پارەیە حرامە کە دراوە بە پەرلەمانتاران کە ڕۆژی داوامیان نەکردووە ڕاستە فەرمی نەباخوا ئاگام لەوە نەبووە ئەی تا چەند دڵخۆشی بەو بڕیارەی کۆمەڵی دادگەری و خودی مامۆستا عومەر گوڵپی وەڵا دڵخۆشم زۆریش بیبینم لە فەیسبووک ئابیان لە تەلەڤیزیۆن پێی دڵخۆشم کە بیبینم هەر بە بینینەکەی دڵخۆشم واز لە ئیشەکانی هێروێنە هەرەوەڵا الحەمدوللا نوێنەرانی کۆمەڵی دادگەری دەنگدەرانیان سەربەرز کردووە سپاس بۆ خۆ ئارەوەڵا ئێمە خۆمان شخصی خۆم دڵم پیان خۆشە تەنانەت نەچوونە لە پەرلەمان بەڵام شەقامیان کردو بە پەرلەمان ئێستا مامۆستا عومەر گوڵپی پەرلەمانتاری شەقامە سپاس بۆ خوا سەرکەوتی کە ئینشاڵڵا 200 ڕۆژە حکومەت پێک نهاتەوە چێڵی لەسەری 200 ڕۆژە حکومەت پێ نەگەیشتووە بەخوا منیش 2 هەفتەی ئیشەکەی خۆم پێ تاقی نەکراوە ئیشی حکومەتی شەبێ هەروە بێ ئەوە بۆ ئیش نییە بازار نییە بە بۆنی ئەوان ئەوانم گۆڵمەزیان ناتۆ وەڵی وەکو گۆڵمەز چییە وەمەز نییە هەر ڕۆژی و بیانوێکەیە هەر ڕۆژی بیانەکە چیە ڕۆژێکەڵن بەغا لیستەکان غەڵەتی تایە ئەمەی تایە تێگەی ئەوەی بە ئێمە شەو بازەکەی نوتەوان بۆ خۆیان مرتە پەرلەمانتارەکانی هەرێم یەک ڕۆژ داوامیان نەکردەوە موچە وەرەگرنەوە و موچەیە ڕەوایە یاخوا نۆشی جانیان بێ بۆ تۆ بە چیە زانی وەڵا نۆشی جانیان بێ ئەی ئێمە خۆمان نەچوین دەغمان ناپیان ینی حەقی خۆمانە حەقی خۆمانە و بە زیاشەوە ئەوە چی براو بە تەماتەوە چۆنە زۆر جوانە بەسی خۆمان نیە حیف خۆمانێنە کاتی ناتۆی خۆمان ئی خۆمان جارە زۆری ماوە هیچێکی خۆمان وڵاتانە هاوکاری ها کرێکاروشتەکەن هەموو وەرزی حساب کە و تەماتۆشتیانەیە بەڕاد و تەرتیبە لای خۆشمان ئەو هەنارە جوانەمانەیە وەرزەکەی بەسەرژێ ناتوانین پاشەکەوتیکەین وەڵای قوربانجان بۆ پێم وتیت حچیەکە ئەوی کە تۆ باسەکە دوی کە منیش باسەکەم لە دڵی منایە و لە دڵی توە لە دڵی خەڵکی شاوی کە ئێستا تەماشاکە لە ماڵەوە سەیری من و تۆکە هەمان شتی هەیە بەڵام میترە هەن ئەڵە دەست بگرە بە قڵاوەکەی خۆتۆ بابانەی بە ئاوە مالیاتەوە بێ بێدەنگیشی خۆکە خێرێکرد خێرە نەکرد بڕە لە ماڵەوە پێشەوەی پرسیارەکەی تری لێ بکەم لە ماڵی شۆش لێنی یان من ڕاستی دەسا و چۆنە وەڵی دەستاوم خراب نییە سپاس بۆ خوا لە باوەسوی نەکەم قەینا من خۆمەسوی ناگەڵ ساز بۆ خاو خەڵکی کە لێرە لەم ناوە لەم گوزەرە قوربانم وەستا یەک پرسیاری کۆتایی کۆمەڵی دادگەری سکاڵای کردووە لێ بێ و موچانەی کە پەرلەمانتاران وەریان گرتووە نایاسایی و بگەڕێتێتەوە تا چە پشتیوانی هەڵوێستەوەکەی وەڵڵاهی خۆ من ئەمە چۆنەڵیت کابرا کە یەکەم ڕۆژ تۆ من و تۆ فەرمێکیان پێ پڕەکەنەوە ئیتر ئێمە شەڵیان بووین و خێرایان کردن حەقی خۆیانە بابی خۆت بۆچ بابی خۆت مادام خۆمان زامان کردووە من بیبەرم پێ تا نیکەمە ناو تاوەکە و تەماتەکەی جوان بۆ چانەکەم خۆم خۆشم کردووە ئەیوە خۆشم نەی خۆم هەر خۆ عافێتیان بێ شایەنمانە زۆر لەوە زیاتر زۆر لەوە زیاتر حەڵاڵیان کردووە بڵێ وەرە وەڵا حەڵاڵیان کردو نوشتیجانتە لێرەوە پێتانڵام دەستان خۆش
لەبەر دەرز وەرناگرین دەرس چییە خۆی با پێڵم ئەستامانی من ئێستا ئەوە نییە بەڵام حاڵە حسابەوەنە گەورم بەڵام گەنجی ئەبتی بێتەڵم بەڵام پیریان کردوین هەر لەم شارێ سپێکانی ئەوانە والله 100% کە ئی ئەوانە کرێچی بیت ژیانێکیوان بێ لە لە ماڵی شەو کرێچی بۆ دوکانەکەشم کرێچی تقریبان نزیکی 8 ساڵە بێت تێگی داوام کردووە کە معاشی کە مندامی بۆ بڕنەوە ئەڵێن وەڵا لە پەرلەمانەوە ڕاگیرەوە بەڵام هەر خۆشم ومۆنە بێقڵم چم دەنگما بە پەرلەمانتارەکان کە تا ئێستا بیرێک ئەو ڕێکنان و لە کەمەندامان بزان ئەمە هۆکاریچە بۆ معاشی بۆ نەگرێت ئەی بۆ بە واستەکەری هەیە نینۆکێکی لە شەڕین بۆ تێک واستەی بۆکەن و کەمەندامی وە بڕنەوە 8 ساڵە منە چمە دەنگەوە هیچ شتێکم بۆ نەکراوە هەر ئەڵێن پەرلەمان بە ئەم ساڵ بڕیارەیە پەرلەمان ئەم ساڵ بڕیارەیە بۆ ئەمە هیچیان نەکردو من ئەڵم لێرەوە دەستیان خۆش بە شایانی زیاتری بێکەسیە نەشارەزایی سەرکردەکانن بەلاشەیە بیخۆنیتی چیان ناوە بەسەر حکومەتەوە بەلاشخۆر نەمانە ئەرە وەڵا بەلاشخۆرن خواخواانە هەر دنیاوا بڕوا بۆ ئەوە سەرەت و سامانەکەی وڵات خۆن و بڕۆن خورمژن یانی ئەرە وەڵا شەڵا خورمژ بوو نایە کورە تاعونن کورە چی شتێک خراپە ئەوە بۆ بەخوانە مەعاشمەیە نە بەخوانە نەدایرم بەڵام نەپڕابرکە دڵمەوە پڕە وەڵی ڕۆژ من دوکانێکمە ئۆتەلە پل مزگەوتی گەورەوە ڕۆژ وایە 30,000 دەیە پارێتەوە بە قورآن حاجی دینارێک منێ وەڵی 6 سەرخێزان 5 سەرخێزانم 4 سەرخێزانم نەمەعاش هەیە نە پارەیە نە کاسبێ دەمن قڕی پێکم بزنەوە بە قوربان خۆ منەوانە بێ ناژێرێ ئەوە 500 دینار بەشجا 500 دینار چی لێ بکەم ئەوان پێڵێ نەوەڵی برا خوا لێمان پستێنن خوا نایان هێڵێ خوا تەفروتونایان بکە خوا قسەی زیان پێ نانا قسەکانی زیانین هەمووی جوانە بەخوا وایە بەخوا بوختان ناکەم نەوەڵ ئیشەڵا ئەی باشە خۆم پەرلەمانتارانە یەک ڕۆژ دەوامیان نەکردووە پەرلەمانتار هەڵبژاریاوی ئەو پەلوشانن و پەرلەمانتار من و توانمان نەبژاردوون ئای ساختن ئەرە وەڵاسەکی خۆیانی نە و دەست بەکارەکانن باشە یەک ڕۆژ دەوامیان نەکردووە موچەش وەرەگرن ئەی هاوار ئەی من ناڵم دنیا خۆرن خواخواان هەروە دنیا بڕوە خوا سەدام حسێنێک بنێرە ئەو پارە حەڵاڵە و پەرلەمانتارانە وەرەگرن کە تۆ من کە ئیشێک نەکەم بۆ تۆ دوو بێ خۆڵ نەکەمە بندارە درەختەکە حەڵاڵم پارەم بیتێ نەوەڵا وەکو تیشکی سەگ وایە کۆمەڵی دادگەری چۆ شکاتی کردووە لە بەغا ئیشە باشە ئەرە وەڵای ئەنجان یە بەدەمیانۆ بەغا ئەگەر مەهات ئەگەر بێت ئەوە حکومەتە ئەگەر نەیەوە دەستکاری خۆنی دەستکاری ئەوەی بەغایە 5-6 مانگە حکومەت پێک ناتۆ چێڵی لەسەر بابەتە داواکاری و چییە؟ وڵی داواکاری چییە کاکە باشە حکومەت دەگەر بێ نەبێ سپادی چیە بۆ تاسەکانی سپادیان بووە ئەیوە نییە مادەمای داوا میژدانیشم لاتە فەرموو حکومەت دەگەر تاسەکانی چیان بۆ کردووە یعنی تاسەکانم حکوومەتەی ئێمە نازانم وەڵاهی چیان کردووە ئەو فەقیر و هەژاری سوپادی تیابی ئەوە تقریبا لە مانگی دەوەڵ بژاردنمان کردووە یەک ڕۆژ پەرلەمان کۆنە بۆ تۆکەچی پەرلەمانتارەکانی هەموو مانگی کابرا وتی وەکو ئەو خەڵکە موچە وەرەگرن ئەمە ڕەوایە کورن وەڵا ڕەوانێ جا بۆ یشتیان کردووە کە ڕەوای تیابێ کاکە حکومەت کووە حکومەت ئەوەیە کە ئاگای لەو میلەتە بێ ئاگای لەو فەقیر و هەژارە بێ ئاگای لەوە بێ کە خەڵک چۆن ژیان بەسرە بە خەڵک چۆنە ژی ئەوان لە حاڵی خۆیانە و ئەوان لە ژیانی خۆیانە و یعنی حکومەت شتێکە من زۆر بەلامۆ عجایبە یعنی حکومەت نییە بۆچی حکومەت خەڵک نابینێ بۆچی نایبینێ حکومەت کاتێکە بڵێن ئەوەی کە بڵێن
سەرمایە بڵێن ئەوانی کە بڵێن وەزیرە یان جێگری حکوومەتە سەرۆکی حکوومەتە میلەت نابینێ ئەزانی بۆچی نایبینێ بە ئاسمانەوە ڕۆم میلەت نابینێ بە جادی شارڕوا لە ساری جامڕەشایە هەر خەڵک نابینێ ئەی کە خەڵک نەبینێ معنای ئەوەی تر هیچ ناکە. کۆمەڵی دادگەری لە ڕێگەی مامۆستا عومەر گوڵپی و لە بەغرا سکاڵای کرد و داوای گەڕانەوەی و پارانە کاکە پەرلەمانتاران وەریان گرتو لە ماوەی ڕابردووە ئاڵێ چکە ئیشیان نەکردو داوای دووبارە هەڵبژاردن و بابەتانە کاتاشان پشتگیریە و بابەتە والله جا ئەو شتانە ئەوە شتێکانی یعنی ڕەوایەوە ئەوە خەڵک ئیسپادەی لێکە فەقیر و هەژاری ئیسپادەی لێکە تەقاوت ئیسپادەی لێکە یعنی ئەوە شتێکی زۆر ڕەوایە جا کوا دووسێ پەرلەمانتاری ئاوا هەبووە دیفاعی کردا لەو فەقیر و هەژارە چیە دیفاعەکە لە فەقیر کاکە خەڵک ئەمڕۆ کە چۆتە پەرلەمان بۆ پارە چووە خەریکی پارە و خەریکی گیرفانی خۆی دیکەی چیە ئاگای لەم فەقیر و هەژارەیە چی ئاگای لە من و تۆیە نەوەڵڵا برا کەس ئاگای لێ نییە یاخوا برا یاخوا ئەوەی کە دژایەتی ئەم میلەتە و ئەم فەقیر و هەژارەکە و ئاگای لەم میلەتە نییە یان چاچکەیان خۆ ڕسوایکە یا ڕبی خوایە. لە کۆتایی بەرنامەکەدا ئەومان بۆ ڕوونبوویەوە کە هاوڵاتیان پێیان وایە دواکەوتنی پێکێنانی و حکوومەت کاریگەری نێرینە سەروان جێهێشتووە و بەشێکیش لە پەرلەمانتاران یاخود ئەو پەرلەمانتارانی کە بە پرۆسەیەکی دیزاین کرا و کران بە پەرلەمانتار تا ئێستا هیچ کۆبوونەوە هیچ لیژنەیەک و هیچ کارێکیان نەکردووە پێیان ڕەوانیە و موچانە وەربگرن بۆ پشتیوانی هەڵوەستەقی کۆمەڵی دادگەری و خودی مامۆستا عومەر گوڵپی دەکات تا بەرنامە و بەیگەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەستبن کەس سپاردەزای نەکات.